دەست و پەنجەتان دەستان خۆش بێت زۆر سوپاس سپاس دەستان بۆ خۆش بێت ئێوە. زۆر سوپاس. سڵاتان لێ بازیزان بەیانیتان باش بە هیوایەوەی کە ڕۆژێکی جوان و ئارامتان دەست پێ کرد بێت هەینیەکی پڕ لە خێر و بەرەکەت بێت بۆ هەموو لایەک بەباشی لە ئەمڕۆیە پشوبەن لەگەڵ ئەوەی کە ڕۆژ باش و بەیانی باشتان لێکن حەقی خۆشێتی کە ئەمڕۆ پیرۆزبایی بکەین لە گەنجان دەبرێت کە ئەمڕۆ ڕۆژێکە کە بۆ ئەوان دیاری کراوە وەک ڕۆژی گەنجان ئەمڕۆ دەستنیشان کراوە. لێتان پیرۆز بێت ڕۆژەکە هەر بۆیە ئەمڕۆ ئێمە لە بەرنمەکەمان میواندارەتی کۆمەڵی گەنجی ئازیزمان کردووە هەروەک دەستپێکیش بە پارچە مۆسیقای گروپێکی ئازیز لە گەنجانەوە دەستمان پێ کرد جا لەگەڵمان بمێنەوە لەبەرێت کە ئەمڕۆ خۆتان بۆتان دەرەکە بێت کە بۆ ئەم گەنجە ئازیزانە لە لای ئێمە ئامادەبوون و هەرێکەن چۆن باسی ئەزمموی ژیانی خۆیان ئەکەن بەڵام یەکجار با ئەوە نەش زوو دەست پێ نەکەین پێش ئەوە با بچمە لای هاوکارم سەرکۆ و بەیانی باشێک لە سەرکەوکەم سەرکە سڵاوت لێ ڕۆژەکە لە تۆش پیرۆز بێت. سپاس بە تۆ لە تۆش پیرۆز بێ و لە تەواوی گەنجانی جیهان و بەتایبەتی گەنجانی کوردیش پیرۆز بێت. خۆشەویستانی ئێمە گەرمترین سڵاوتان لێ بێ و بەیانیتان باش بە هیوای ئەوەی کە لە هەینیەکی پشوو لە هەینیە کابن کە بتوانن لەم ڕۆیە بە تەواوەتی لە ناو ماڵەکانی خۆتان پشوو وەربگرن واگەر پلانێکیشتان هەبێ ئەمڕۆ بچنە ناو سەیرانگاکانەوە لە فێنکبوونی ئێوارەیە لەگەڵ کەس و کار و خێزان و کوڕ کچەکانی ماڵەوەیە بتوانن زیاتر پشۆکەتان چێژی لێ ببینن. ئەمڕۆ ئێمە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێیە کە ئەمڕۆ ڕۆژی گەنجانە لە 12 ئابی ساڵی 1990 لەلایەن نەتەوەیە گرتوەکانەوە کەم ڕۆژیان دیاری کردووە. ئەم ڕۆژە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لەوەی کە پلان هەبووە کە ئایا توانە و هێزی گەنج تا چەند بەکارەهێنرێ لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکە گۆڕانکارەکان خۆی لە چیا بینێتەوە لە کەلتوریەکەەوە بۆ کەلتورێکی تر گۆڕانکارەکان خۆی لە چیا بینێتەوە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەوروپیا جیاوازیەکان خۆی لە چیا بینێتەوە. ئەمانە کۆمەڵە پرسیارن کە میشە ساڵانە لە وڵاتەکان لە ڕێگەی کۆمەڵە کۆنفرانس و کۆمەڵێ لەو کەسانەی کە پسپۆرن لەو بوارانەی کۆمەڵایەتیە گفتوگۆی لەسەرەکرێ ئایا گەنج لە ڕۆژهڵاتی کوردستانە بە تایبەتی لە وڵاتانەی کە بارودۆخێکی سیاسی و ئابووری بەسەریانەوەیە هەمیشە گەنج ناومێدە هەمیشە گەنج پلانی نییە بۆ کارکردنی خۆی و داهاتی خۆی ئەی لە ئەوروپا و وڵاتە پێشکەوتەکانە لە حەڤە ساڵیە بەڵام پلانی هەشدە ساڵی هەیە کەیتر خۆی لەسەر قاچەکانی خۆی بۆستێت و بتوانێت کات بکات و بتوانێت پرۆژەی هەبێت و بتوانێت پلاندانێ بۆ ژیانی خۆی و لە هەمان کاتیشە ئەوەی کە گرنگە لە ڕۆژی گەنجانە چی ئەکرێت چۆن چالاکیەکان بەڕێواچێت چۆن توانەکانی گەنج ئەخرێتە بەردەست چۆن کار لەسەر ئەوە کرێت کۆمەڵێک گەنج بە هیوایەکەوە بتوانن کار لەسەر پیشە و کاری خۆیان بکەن هەم لە ناوەندە ئاکادمیەکانەوە کە زانکۆ پەیمانگەکانن هەم لەو شوێنانەی کە گەنجان توانایەکیان هەیە لە نێو بازار و لە شوێنە گشتەکانە بتوانن بە شێوەیەکی باشکاری لەسەرکەن ئەمە بەشێکە لەوەی کە لە جیهانە بە هەمیشەی گفتوگۆی لەسەر ئەکرێ بتوانن کار بۆ گەنجان بکەن هەموو ڕۆژێک کە دیاری ئەکرێت تایبەتمەندی خۆی هەیە. ئێمە ئەمڕۆ پرۆگرامەکەمان تایبەت کردووە بە گەنجان بۆی کە بتوانین گەنجانی ئێمە کە هەمیشە بەهرە و توانەکانیان وڵی زۆر زیاتر لەو گەنجانەی کە زۆر لە جیهانە گرنگیان پێدری و ئەواکرێ و لە ڕێگەی هوەرەوە لە ڕێگەی کاری جیاوازترەوە لە ڕێگەی سیستەمی خوێندنەوە لە ڕێگەی زانکۆکانمانەوە ئەی چۆن هەوڵبین لە ڕێگەی کەرتی گشتی کە حکومەدا کەرتی تایبەت کە ڕێکخراوەکان و کۆمەڵێ دام و دەستگایە گرنگی بە گەنجان بین. بێگومان ئەچینە لای میوانەکانمان هەروەها ئەچینە لای کۆمەڵک لە ژەنیارە ئازیزەکانیش کە لەگەڵمان بوون هەر لە دەستپێکی بەرنامەکەەوە بەڵام پێش ئەوە تۆ پێم بڵێ بۆ ئەمڕۆ کاتێکە هاوکاران لە ناو یەکە پیرۆزبای ڕۆژی گەنجانیان لێکە کرد تۆ تە حسابی من جیایە پیرۆزبای لە من مەکەن تۆنەوە کرد من پیرۆزبایم کرد بەستەوەتر لە منی مەکەن لە من و هاوکارە بە تایبەت کرد من ئەڵێم لە هەموویم کرد لە هەموو هاوکاران من بەڵام تۆ بۆ حسابی خۆتە جیا کردەوە من حسابی خۆم جیان نەکردەوە بەڵام من پیرۆزبایی لە هەموو گەنجانەکەم ئەو گەنجانشی کە پلانی باشیانێ و کاری باشەکەن و ئەتوانن توانەکانی خۆشیان بەکاربێنن و ئەوەی کە تۆش باسی کرد من وتم پیرۆزبایی لە تۆ ئەەکەم کە گەنجیت بەس جوابی ئەوێت شتێکی تر بوو پیرۆزبایی لە تۆکەم کە من ناڵم جوابەکەی چی بوو بەڵام جوابی ئەوێ شتێکی تر بوو بە هیوای ئەوەی کە ئیشەڵڵا سوود لە گەنجان وەربگیرێت سەرکەوت چون بە قسەکەی دو بەڕاستی ئێمە گەنجی زۆر بەتوانامان هەیە حەقی خۆیەتی سوود لە توانەکانیان وەربگیرێت مەگرە جوابەکە مەگە نوێبێت چکە تۆزێ ئازار لەسەر دڵمە بۆ گەنجان بەخۆشمەوە یەخوا قەت ئەو ئازارە لەسەر دڵی توانە ئەو هاوڕێیانەش لێرە دوای وای شاوکارمە بناگە بین بە جەماعەت بۆتە وەڵامەکە وتیتی من
خۆم بە گەنج نازانم هەستەکەم پیرم بەڕاستی بەداخەوە نەحەقیش نییە سەرکۆ ئەمە قسەی دڵی زۆرێک لە گەنجانی ئێمەیە بەداخەوە لە کاتی گەنجە هەست بە پیری ئەەکەن جا با بڕینە لای کۆمەڵک لە ژەنیارە منە پیر نەکرا و کاریشە پیر کرد چکە یەک تەمەنی بە زۆر خەریکە ئەمڕۆ لەگەڵ فایدەستی هاوکاریش ڕاکێشێ هاوکار هاوکارێکی بەڕاستی ئازی زمانە کە بەس یەک تەمەنی نردووکمان لێ ڕۆژیشان لێک لە ئەستایەتی وا دوێتر کە لە یەک ڕۆژە لەدایک بوون وەجێگرێژمان لە نەخۆشخانەش لەدایک نەبوون نەشگۆڕایی بە دوواداچوونێک بکە بزانە لە یەک نەخۆشخانە بڕێنە لای ژەنیارەکان سەرکۆ ما یەکەم جار بڕێنە لای مامۆستا دەرباز کە بەعود لەگەڵمان نبوو لەگەڵی کە پیرۆزبایی ئەم ڕۆژە جوانە لە هەمووتانم ئازیزانەکەن کە ئەمڕۆ لە کۆی ئازیزەوە ئازێتان کێشەوە هاتوونەتە لای ئێمە مادووی ڕێگەکە نەبن زۆر بەخێر بن بەرنمەکەتان ڕازاندەوە جا پێمان خۆشە قسەی خۆت بکەی مامۆستا دەرباز فەرمووە سەرەتا زۆر سپاسیەوە دەکەم سپاسی کورساتی خۆشەویست دەکەم بۆ هەم کارمەندەکان سپاسیان دەکەم و لەو ڕۆژەدا پیرۆزبایی خۆم بە هەموو گەنجێکی ئەو وڵاتی خۆم دەگەێنم شاری کۆی بەتایبەتی و شاری سلێمانی ئازیز و هەموو کوردێک هەموو گەنجێک لەو وڵاتە زۆر زۆر بەخێر بێن زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبووتان لە شاری کۆی خۆشەویستەوە شارێک پڕ لە جوانی شارێک پڕ لە هوەر و شارێک پڕ لە ئەدەب و شاعیران زۆر زۆر مامۆساوەکو مامۆسایەکی پەیمانگا لەم ڕۆژای پامی تۆ چیە بۆ گەنجان وڵا بێجگە لە پیرۆزبای بەڕاستی من دەڵێم بە گەنجانی وڵاتەکەم ڕاستە ئێستا لە هەموو بوارەکانەوە مەسەلەن گەنج فرامۆش کراوە بە تایبەتی لە شارێکی وەکو کۆی ئەگەر باز بکەین بەڕاستی گەنج زۆر زۆر پشتگوێ خڕا لە هەم بوارەکەم بەڵام لەگەڵەوەشدا دەڵێم گەشتبین بن بەردەوام بن مەسەلەن ئەو گەنجانە مەسەلەن لە توانەکانیان نەشارنەوە بێن لەو بوارە خۆیان کار دەتوانن کار بکەن لە هەر شوێنێک بێکە بتوان پەرە بە بەهرەکانیان بدەن بەڕاستی لێرە دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ گەر بچینە لای خاتوشنە ئەگەر مایکەکەی بێت مامۆساجان خاتوشنە زۆر بەخێر بێت بانی باش پیرۆزبایی ڕۆژە لەکەین وەکو خانمێکی گەنج پێمان خۆشە تۆش پەیامی خۆت بڵێ زۆر سپاس سەرەتا خۆشحاڵم کە ئەمڕۆ لە بەرنامەکە بەڕێستان بەشدارم سەرەتا پیرۆزبای لە بەڕێستان دەکەم و سەرەتا لە گروپی خۆشم و لە هەموو گەنجانی کورد بە دەرفەتم زانی کە ئەمڕۆ باسی گەنج بکەین چکە گەنج ماوەکە زۆر زۆر بێئومێد بووین لە ژیاندا بەخۆی گەنج وەکو بڵێ کۆڵەگەیەکە بۆ کۆمەڵگا گەرە بێت و لە کۆمەلگایە گەنج هەبوو ئەوە ئەو کۆمەلگایە پێشکەوتوو دەبێ بۆیە پێویستە گرنگجی بە گەنجان بدرێ بۆ ئەوەی کۆمەلگایەکی پێشکەوت و سەرکەوتومان هەبێ بۆیە پێشیان دەڵێم ئێوە زۆر بێهێزن ئێوە زۆر سەرکەوتون کۆمەلگا چاوی لە گەنجانە بۆ ئەوەی کۆمەلگایەکان بەرەو پێش بچێ دەستان خۆش بێ بێگومان هەموو توانە و هێزەکان لای گەنجە و ئەتوانێت لە ڕێگەی گەنجانەوە وڵات بەرەو پێشەوە بڕوات هەم لە ڕووی ئەوەی کە چۆن بتوانێ لە هەموو بوارە جیاوازەکانە بتوانێت توانەکانی گەنج بەکار بهێنرێ کە ئەتوانێت بە شێوەیەکی باش کاریگەری هەبێ لەسەر کۆمەلگا و پێشکەوتنیان دەستان خۆش بێت سپاس بۆ ئەگەر بچینە لای ئەو دوو هاوڕێی کەشمان سڵاو لێ بێ باش زۆر سپاس خۆشە ئێوەکو گەنجان پیرۆزبایی خۆتان پەیامی خۆتان زۆر سپاس سەرەتا دەستخۆشی و بەرنامە جوانەتان لێ دەکەم ڕۆژی گەنجان لە خۆم و لە هەموو گەنجانی کوردستان پیرۆز دەکەم هیوادارم گرنگجێکی زیاتر بە گەنجان بدرێ و ئینشاڵڵا ئێوە شەر سەرکەوتوو بن زۆر سپاس بچینە لای هاوڕێی کەمان سەرەتا ڕێوسڵاو وێ و بەرنامە جوانە هەرۆکو مامۆستا دەرباز و مامۆستاشنە و من گوتیان هیوادارین گرنگ زیاتر بە گەنجانی وڵاتە بدرێ فەرامۆشکرانە بە تایبەتی لە شاری کۆی بە هیوای دەستان خۆش بێ سپاس بۆیەوە گەنجێکی قۆز و جوان و ئاسپێکی باشیش زۆر بەخێر بێن سەرچاو بێگومانەوەی کە گرنگە زۆر جار سەحەرکە ئێمە زۆر جار پرسیارمان لا دروستە بێت پرسیارەکەش ئەوەیە کە ئەوە تاسا لە زاری خۆیانەوە لە شاری کۆی خۆشەویستە هاتوون هەمیشە باسیەوەکان ئەڵە گرنگیمان پێ بدرێ ئەم گرنگیە هەمیشە بابەتێک بووە کە زۆر جار
چەنەها جیلەکان بە دوای یەکترا ئەم بابەتە باسکراوە گرنگەکە چییە ئێمە توانەکەمان هەیە دەوەرە گرنگیمان پێ بە توانەکانمان دەربخێن لە بواری هوەرە لە هەموو بوارەکانی ترایە وی بە شێوەیە لە شێوەکان کار لەسەر گەنجان بکرێت کار لەسەرەوە بکرێت داواکاریەکانیان چییە و کار لەسەر ئەوە بکرێت پرۆژەیان بۆ بکرێت کاری دامەزراندنیان بۆ بکرێت کاری پیشەییان بۆ بکرێت لە ناو ڕێکخراوەکانە کاری باشتریان بۆ بکرێت ئەمانە گەنجانێکن لە ناو شاری کۆی خۆشەویستە کە شارێکە مێژوویەکی دێرینی هەیە ئەم شارە بتوانێت لە ڕێگەی پەیمانگای هوەرە جوانەکانەوە خزمەتێ بە هوەر بکەن ئەمانە واکات کە ئیتر گەنجان واللهی ئەگەر خزمەت بکرێن کەسیان کۆچ ناکەن بێگومان بەو شێوەیە چونکە زۆر گرنگە سەرکۆ گەنج لە قۆناغێکی ژیانیەتی پڕە لە وزە پڕە لە بیرۆکەی باش باش هەر بۆیە ئەگەر هەست بەوە کاتکە بە کەڵکە و دەتوانێت سوود لە بەهرەکەی وەربگیرێت هەم بەوەی کە خۆی ژیانێکی لەسەر دروست بکات هەم بەوەی کە کۆمەلگاکەی پێ دروست بکە بە قەولی تۆپەمانە ئەوە نە هیوای تیا دروستە بێت قەتبیر لە بەجێهێشتنی وڵات ناکاتەوە بە هیوایەوەی بە هیوایەوەی کە دەرفەتی لەم جۆرە و ڕۆژی لەم جۆرە وا بکاتەوە بیرهێنانەوەیەک بێت بۆ ئەوەی کە گرنگی زیاتر بە گەنجان بدرێت گوێ لە قسەکانیان بگیرێت و هەروەها مەجالیان بۆ بەڕاستێنرێت زۆر جار سەرکۆ ئەم گلەیە لەوانەیە هەندێک جار بکرێت بۆ نمونە گەنجی ئێمە بۆ هیچ ناکات بۆ ئەگەر بۆ نمونە بەهرێکی تایە گوێ بە بەهرەکەی نایە و ئەمانە زۆر جار گەنج پێویستی بەوە هەیە کە دەستی بگیرێت بخرێتە سەر ڕێڕەوەکە هەر ئەوان لا تۆ بیخە سەر ڕێڕەوەکە باقیەکەی خۆی ئەڕوە بەڵام ئەم قۆناغی گرنگە کە زۆر جار پێویست دەکات لە ڕاستیدا لە ئاستێکی باڵاترە ئەم دەستگیرۆیی بۆ دروست بکرێت بۆ نمونە ئێستا گەنجی ئێمە هەیە بەشداری کۆمەڵک لە سنتەرەکانی کردووە بۆی کە خۆی بتوانێت ئەو بەهرێتیایەتی بیدۆزێتەوە و بتوانێت بکەوێتە سەر ڕێڕەوی ژیانی خۆ زۆر باشە ئەگەر تۆزێکیش بە ئومێدەوە قسە بکەین و ئێمەش ئەمە تۆزێک گلەیەکانمانە بۆ گەنجان بەناویەوەش خۆمان قەوم بکو هاوڵاتی قساکەین گەنجمان هەیە پلە یەکەم بەدەستێنێ لەسەر ئاسی نێودەوڵەتی لە بواری وەرزشە گەنجمان هەیە پلەیەک بەدەستێنێ لە ناو زانکۆک و پەیمانگاکانە کە ئەمە هەمووی جێگەی دڵخۆشیە گەنجمان هەیە لە ناو وڵاتی بەریتانیا کە چەند ڕۆژە لەمەوە پێش کە توانیوێتی لە وربینی پزیشکیە خەڵاتی باشترین پزیشکی پێ بدرێت لە بواری چاندنی گورچیلیا و کە لە چەند ڕۆژی داهاتووە چەندین نەشتەرگەری ئەنجامەدرێ گەنجەوان هەیە لە بوارەکانی ترا کە توانیوانە لە وڵاتە بیانیەکان بڵێ ئێمە کوردین ئەم توانایەمان هەیە ئەم ئومێدەشمان هەیە بەڵام ئەوەی کە ئێمە ئەمانەیە گفتوگوی لەسەر بکەین ئەوەیە کە توانای کەشمان هەیە بە ئەم توانانەی کەش ئاشکراکەین بە ئەم توانانەی کەش بخەینە گەڕبووی کە بتوانین ئێمەش وەکو میلەتی کورد ئەتوانین لە هەموو بوارەکانە دەستێکی باشمانە بێ ئەوەشی جێگەی دڵخۆشیە خانمان زۆر بە باشی هاتوونەتە پێشەوە و کاری باشەکەن و ئەشتوانن لە ڕیزبەندی پیاوانە بۆستن و توانەکانی خۆیان بەکاربێنن ئەو تا خاتوش نەشمان لای ئەمڕۆ و چەند خانمێکی کەشمان لا بێ کە بتوانین کار لەسەر بوارەکان و توانەکانیان بکەین و بتوانین کێشە و گرفتەکانیش گفتوگوی لەسەرکەین و توانەکانیش بخەین بێگومان وایە با من ئێستا بە نوێنەراتی تەواوی خاتوونەکان سپاسێکی تۆ بکەم و هەروەها سپاسی ئەو پیاوانەی کە بەڕاستی لایەن وایە ئەبێت متمانە بەتوانای خاتوونەکان بکرێت جا سەرکۆ پاڵپشتیکەرێکی باشی مافی خاتوونەکانە جا بێگومان دەزانین کە ڕۆژی 12 مانگی 8 بۆیە دیاری کراوە بۆ ئەوەی کە باس لەوە بکرێت کە ئەبێ دەستی گەنجان بگیرێت لەبەرەوەی کە زۆر جار گەنج دەڵێت هەلی کارم بۆ نادۆزرێتەوە لە شوێنی ئیشەکەمە ئەمنیەتم نییە کۆمەڵک لە سنتەرەکان چالاکیان ڕێک خستووە خولیان کردوەوە بۆی کە هەلێک بۆ گەنجان بڕەخسێنن ئەو بەهرە و توانایانە کە تایانە بتوانن بیدۆزنەوە و بە هەماشەوە کە پێشترش بە بەردەوامی وتمان بتوان بکەونە سەر و ڕێڕەوی سەرەکی ژیانی خۆیان جا لە کوردستان بە خۆشحاڵیەوە کۆمەڵک مەجاری لەم جۆرە ڕەخساوە ئێمە ئەمانەوێت لەم بەشەی بەرنمەکەمان میواندارەتی هەرێک لە بەڕێزان سۆران بابە ئەمین بەڕێوبەری سنتەری چالاکی گەنجانی شۆڕش و هەروەها نیگار ڕەحیم بەڕێوبەری سنتەری چالاکی گەنجانی سلێمانی بکەین بۆی کە ئەوان باسی ئەومان بۆ بکەن ئەوان بۆ گەنجان چیان کردو لە بۆی کە گەنجانی ئێمەش بەم شێوەیە بتوانن لێ هاتووی خۆیان بدۆزنەوە زۆر زۆر بەخێر بێت سپاس بۆ ئێوە پیرۆزبای ڕۆژەکەتان لێکن چون ماشەڵڵا خۆشتان گەنجن جا هەر سەرەتا بە لە خاتون نیگارەوە کاتە دەست پێ بکەین حەزەکەم ڕاستکردنەوەیکم نیگای نەک نیگا باش کاتە ڕێزیایە بۆی خاتونیگا بکەین لەگەڵەوەی بە خێراتنی ئەکەین پێم خۆشە باسێکی ئەوەمان بۆ بکەی جەنابێت کە گەنجان تا چەند ئێمە بە بەردەوامی لەگەڵ هاوکارم سەرکۆ باسمان لەوە کرد کە گەنجان زۆر زۆر گرنگە لەم قۆناغی ژیانیانە پاڵپشتی بکرێن بۆی کە بتوان بەهرە و لێ هاتوویەکیان
ئەگەر تیا هەیە بدۆزرێتەوە پێم خۆشە بەڕێزت وە کەسێکە لە نزیکەوە ئاگاداری گرنگی بابەتەکە هەیە باسی ئەومان بۆ بکەیت لەم قۆناغەیە بەڕاستی ئەبێت چۆن یارمەتی گەنج بدرێت زۆر باشە سەراحەتەن ئێمە وەکو سەنتەرەکانی گەنجان سەر بە پرۆگرامی گەنجانی لە ڕێکخراوی مناڵپارێز ئەماش لە دروستبوونی سەنتەرەکان ئەوەیە کە توانای گەنجان بەرەو پێشبەرێ زۆر گەنج هەیە لە ئێستاە کە توانای هەیە و لە تەمەنێکە کە ئەگاتە تەمەنی ئەوەی کە لە 14 ساڵ بەرەو سەرەوانە نازانێت چۆن ڕێگەکەی خۆی بدۆزێتەوانێ ئێمە لە ڕێگەی سنتەرەکانەوانێ بەرەبوو ئەنی پەرەبوو توانانین لە مەجموعەیە مەجای جیاوازە وکو کۆمەڵێک کۆرسیان بۆ ئۆکینەوانێ لە مەجالەکانی میوزیک و شێوەکاری و پێشووتر هەمان بووە سەرتاشی و جوورمانی بەڵام بۆ پرۆگرامی ساڵی ئەم ساڵمان کۆمەڵی شتی مۆدرنترمان هێناوەتەنەوە بۆ گەنجان بۆی زیاتر پەرە بە توانەکانی خۆیان بن بە شێوەیەکی پرۆفشناڵی لە ڕێگەی ئەوانەوە زیاتر ئەمانەوێت یان لە ڕێگەی کورساتەوە پەرە بە توانەکانیانین و پشتگیریانەکەی لە ڕێگەی کردنەوەی پێشانگا بۆ کارەکانیان یان ڕێخستنی ئیڤنت و هەروەها کۆمەڵی کەمپینمان ئەبێت بۆ گەنجان کە لە مەجای وشیارکردنەوەیانە چکە گەنجە پێویستی بەوە نیە کە بڵیت ئەمە بکە بەروپێشی بەرا لە ڕێگەی کۆمەڵێک کار و چالاکیەوە هەڵمەتی هۆشیاریشمان هەیە بۆ گەنجان زۆر باشە دەست خۆش بێت ئەچینە لای کاکسۆران زۆر بەخێر بێت پیرۆزبایی ئەم ڕۆژەتان لێکەین لە تۆ لە تەواوی هاوکارەکان و لە سنتەرەکەشێب لەو هەموو گەنجانی کە لەگەڵ تا لەوێ ئامادەن پێمان خۆشە تۆش پەیامی خۆت بڵیت زۆر سپاس سەرەتا سپاسی کەناڵە کورساتەکەین کە هەمیشە ماڵێک بۆ کۆکردنەوەی گەنجان و لێرەوە پیرۆزبای خۆمان لە تەواوی گەنجانی کوردستان و عێراقەکەین ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان تاکە ڕێکخراوەکە توانی بێتی خزمەتێکی بێپایان بە گەنجان کە و بە تایبەت لە ڕێگەی سنتەرەکانی گەنجانەوە کە لە شار و شارۆچکەکان هەیە و خزمەتێکی چاکی گەنجانەکە و هیوادارم ئەوەی کە ڕێکخراوی مناڵپارێزەی کە ئێمە بتوانین زیاتر خزمەتی گەنجان بکەین دەستان خۆش سپاس بۆیەوە پێمان خۆشە بەڕێز باسی ئەوە بکەیت خاتونیگا باسی کرد بۆ نمونە ئەوان تا ڕادەیەک چیان کردو هەرچەند دواتر چڵەبینەوە سەر چونکە باسی کردوتی بۆ نمونە ئەمڕۆ ئەم ساڵ بە تەمای کاری زیاتر و بەرفراوانترن بەڵام پێم خۆشە بەڕێزت باسی ئەوە بکەیت ئێوە لە شۆڕش هەتاکو ئێستا چیتان کردووە بۆ گەنجان لە بوارەکەی خۆتانە بە حکمەوەی چەمچەماڵ جیاوازە لە شارەکانی تر ئێمە زیاتر برەومان بەوە داوەکە بتوانین هەلی کار بۆ گەنجان بدۆزینەوە لە ڕێگەی ئەو خولە پیشەیانەی کە ئەنجاممانداوە لە ڕابردوودا و لە داهاتوودا ئەنجامی دەدەین شۆڕش مەملەکەتی ئەنفالە بۆیە تاکە ڕێکخراو کە بەدەم مەملەکەتی ئەنفالەوە هات ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بوو لەوێ لە ناحەی شۆڕش تەنها شوێن لە تەواوی کوردستانە ناحەی شۆڕشە کە سەنتەری گەنجانی تیابێ و تەنها کەس کە دەستی گەنجانی کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بوو لە ڕێگەی مناڵپارێزی کوردستان و سنتەری گەنجانەوە هەوڵماندا خزمەتێکی بێپایان بە گەنجان بکەین لە ڕێگەی ئەو دۆزینەوەی هەلی کار بۆیان بە تایبەت و خولە پیشیانەی کە هەمانە بۆ نمونە لە چەمچەماڵ خولی دەلاشیمانەیە کە زیاتر لە 4,000 کەس فێر بوو ئێستا بە واقعی 800 کەس دوکانی هەیە ئەمەش جێی دڵخۆشی ئێمە و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە بە هەمان شێوە خولی دوورمانمان هەیە تایبەتە بە خانمان کە نزیکەی 3800 بۆ 4,000 کەس بە هەمان شێوە دەورەی بینی و شتی جوان فێر بوون چی جلی ماڵەوە چی جلی دەرەوە جلبەرگی کوردی برەومان بەوانە داوە و هەمان بە هەمان شێوە کۆمەڵی خولی پیشەی تایبەت ترمان هەیە لەوانە بەستنی کارەبای ماڵان چاکردنی سپلیت و دانانی سپلیت کۆمەڵی خولی جۆرا و جۆر بۆ ئەم ساڵ کۆمەڵی خولی جۆرا و جۆر و تایبەتمان داناوە کە گەنجان ئیسفادەیان لێ بکەن و بتوانن هەلی کار بدۆزینەوە بۆیان لەوانە خولی کۆمپیوتەری ئۆتۆمبیل کە یەکێکە لە خولە تایبەتەکان خولەکانتان بە بەردەوامی بازاڕیشە بەڵێ لەسەر خواستی گەنجان کارەکەین ئێمە یعنی پرۆژەکەمان وایە لەسەر خواستی گەنجان گەنجێک پێویستی بەوەیە سەیرەکەین خولێکی پێویستە لە شوێنەکانی تر بە پارەیەکی زۆر بۆ لای ئێمە بەرامبەر و خزمەتێکی بێپایانەکرێ و باشتری شوێرەکرێ ئەو ڕاهێنەرانەی کە ئێمە ئەیێنین تایبەتن خساسن بەو خولانە ئێمە دەستخۆشیتان لێکەین سپاس بۆیەوە سپاس بۆی کە توانن کارەکانتان بە باشی بەجێ بگێنن و سپاس بۆ ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان کە هەمیشە لە ڕێگەی تیمەکانیانەوە بەشێکیان بۆ منداڵان ئەو مناڵە بێ سەرپەرشتیارانە ئەو مناڵانی کە
پەنایان بردووە بۆ لای ئێمە و لێرە نیشتەجێ بوون و بۆ سنتەرەکان نەک لە شاری سلێمانی بۆ شار و شارشکەکانی تریش کامیشە هاوکاریان و ئەتوانن کاری باشیان لەگەڵ بکەن بە هیوای بەردەوامی و دەستخۆشییان لەکەین واگەر بگەڕێمەوە لای خاتونیگا وەکو سنتەری چالاکی گەنجان لە سلەیمانی سنتەری چالاکی گەنجان مێژوێکی دێرینی هەیە هەر لەسەر دەستی خاتو هێرۆ برای محەممەدەوە کە ئەم سنتەرە دامەزرا کۆکراوەی گەنجی شاری سلەیمانی بوو بە هونەرمەند و بە شاعیر و بە وەرزشەوان و بەو کەسانی لە بوارەکانی ترە دەستێکی باشیان هەیە وەرن لێرە کۆبنەوە بەڵام دوور مەکەونەوە ئەمە هەمیشە پەیامێک بووە کە من خۆمیشە بووم لەوانەیە کە لێو بەشدار بووم بەڕاستی وای کرد کە لێرە لەم شارەیە گەنج بتوانێت توانەکانی خۆی خاتڕ و ئێستاش درێژە پێدەرە و خاتوشانازیش بە هەماشەوە لە هاوکاریەکان هەمیشە بەردەوامەوە مەڵبەندی شاری سلێمانی لە ئێستایا خولەکان لە ناو سەنتەری چالاکی گەنجان بەردەوامی هەیە ئێوە کەسانی باشێنن کە بتوانن کۆمەڵێک گەنج بێت چکە هەمیشە سەنتەری گەنجان و توانە شوێنێکە بێ بەرامبەر ئەمە لە کۆن و هەتاوەکو ئێستا کەسی باشتان هێناوە کە بتوانێت کۆمەڵی خول بکاتەوە بۆ کۆمەڵێک گەنج کە بتوانێت بێ بەرامبەر سوودمەند بێت ڕاستە وەکو جەنابەت ئاماژە پێیا مێژوو سنتەری گەنجانی سلەیمانی لە سنتەرەکانی گەنجان یەکەم سنتەرە و مێژوەکەی گەڕێتەوە بۆ بەرواری 1970 کو جەنابە ئاماژە پێدا لە سەردەستی هێرۆخان کراوەتەوە بۆ گەنجان و ئامانجەکەشی ڕوونەکە وەکو جەنابەت باسی کرد کە زیاتر وەکو سەپۆرتێک بێ بۆ گەنجان بۆ ئەم ساڵیش و لە ڕێگەی خولەکانیشمانەوانێ کۆمەڵک مەجای جیاوازمان گرتووەتە بەر وکو ئاماژەم پێەیە بۆ ئەو ترینەرانە ئەو ڕاهێنەرانی کە لە خولاکانمانە هەمانە لە ڕووی کوالێتیەوانێ زۆر کەسی بە کوالەتین و زۆر پرۆفشناڵ لە مەجالەکەیە وکو لە ڕووی بێبەرامبەری و نرخیشەوە لەسەر هەمان شێواز بەردەوامین و بەڵێ سوود بە گەنجانەگەێنین لاچێ ئەو خولی کە من ئەیکەمەوانێ ئەگەر بێت و ڕاهێنەرەکە بە شخصی بە کەسەکەی بڵێتوان لە شوێنی کە بیڵێتەوانێ نرخەکەی زۆر زیاتر بێتەوە بەڵام ئێمە لە مەشە ئامانجمانە کە بە کەمترین تێچوو ئیسفاتە بە گەنجەکان بگەێنین ئەوە جیاوازێکەیە ئەوە شت کرد بە تەمای ئەوە هەن کە خولی بەرفراوان تر بکەنەوە وایە خولەکانی ئەم ساڵ چیترە خولەکانی ئەم ساڵ خۆی لە کۆمەڵێک مەجای جیاوازاکرێتەوانێ وکو بەڕێبردننی بزنزی بچووک وکو ڕوونە زۆبەی گەنجانی ئێستا حەز ئەەکەن خۆیان دەست بنە ئیشی بوونی ئەو مەسلی بێکاری شتەوە بیر لە شتی باش ئەەکەنەوە چۆن بزنزەکانیان ینی شتێک لە مێشکیانە بەڕێ بەرن ئێمە بەڕێبردننی بزنزی بچووکمان هەیە خولی ژمێریاریمان هەیە خولی فرۆشتن و مارکێتینمان هەیە خولی کۆمپیوتەر چاکردنەوەی موبایل لەگەڵ فحسکردنی سیارە بە کۆمپیوتەر و کۆمپیوتەر و شێوکاریش بە بەردەوامی هەیە یەکێکە لە خولە بەردەوامەکانی سنتەر و کەپی بەناوبانگە زۆر باشە کاک سۆران بە تایبەتی لەو چەند ماڵ لەو چواردەوری ئەو شار و گوندانەی کە لەوێن لەوانەیە کۆمەڵە گەنجی تیاابێ بەهرەکانیان ئەمەنە زۆر بێت بەڵام ڕێگەیان نییە یاخو دەستکراوەییان نییە یاخو کەسێک نییە دەستیان بکرێ بۆ ئەمە سنتەرەکەی ئێوە تا چەند دەرگای واڵایە بۆ ئەو گەنجانە بۆ نمونە گەنجێکەیە لە بواری هوەرە گەنجێکەیە لە بوارێکی ترا ئەتوانێت کارەکانی خۆی بانجام بگەێنێ دەستی ناگا بە شارەکان دەستی ناگا بە کۆمەڵە ژوونی تایبەت ئێوە هەوڵەکانتان چیە بۆ گەنجان سنتەری گەنجانی شۆڕش تەنها شوێنێکە دەرگای واڵایە بۆ هەموو گەنجان گەنجانێک بەبێ جیاوازی ڕووی تەکەن بەبێ جیاوازی ئاین بەبێ جیاوازی ڕەگەز بەبێ جیاوازی لایەنە سیاسەکان ڕووی تێکەن و ماڵێکە گەنجان کۆکاتەوە ئێمە وامان کردو گەنجانی کە بەهریان هەیە ئمە بتوانین بانگشتیان بکەین و کۆیان بکەینەوە ئەوەی کە خۆی ئێمە بۆی ئەنجام بدەین سوپاس بۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە تەنها شوێن لە کوردستان هەڵی بژاردووە ناحەی شۆڕشە بەڕاستی ناحەی شۆڕش یەکێکە لەو ناحیانەی کە زۆر دوورە پەرێزە لە کۆمەڵشتەوە بەڵام سوپاس بۆ ڕێکخراوی مناڵپارێز کە بەدەر لە هەموو شوێنەکانی تر بەدەر لە هەموو قەزاکانی تر تەنها شوێن کاڵی بژار ناحەی شۆڕشە و سنتەری گەنجانی کردەوە بۆ گەنجان ئەوەش بەڕاستی برەویدا بە گەنجان وای لە گەنجان کرد کە زیاتر ڕوو لە سنتەرەکەمان بکەن و خزمەتیان بکەین بمێنن ئێمە لەگەڵ ئێوە بەردەوامە بین گفتوگۆکانمان بەڵام هەر کۆمەڵی گەنجی ئازیزی دیکە لە کۆیەوە ئەمڕۆ لە لامان ئامادە بوون دەست و پەنجەیەکی بەتوانایان هەیە هەروەها دەنگ خۆشێکی دەنگ خۆشیشیان لەگەڵدایە پێمان خۆشە لەم بەشای با بچنە لای ئەم گروپە ئازیزە جا ئەگەڕێنەوە لای ئێوە ئەگەر بەرهەمێکتان ئامادە بێ پێمان خۆشە جومە لێ
تهتهي بلبل عزيزم زاري بويا هل هلي عر ليشكا ودردي كاوري بويا نرجز وشهلا ودلرزن وكاري بويا قش قوفا يكردوا خنسي بهاري بويا امينم نازنينه واي واي لسيراي بوتينه امينم نازنينه واي واي لسيراي بوتينه بلام ببالا يوتاقردو بنزا كورتي دينه بلام ببالا يوتاقردو بنزا كورتي دينه لبرا وكتارش طلا يرقدي دالي شمشالا لبرا وكتارش طلا يرقدي دالي شمشالا سرخما سراني بمدادا او داس مالا سرخما سراني بمدادا او داس مالا كم ديالا هوبا أري أوامن كلا ديها وردا يالا هوبا أري ما تكردن خوشاي هور نوبا نوبا أري ما تكردن خوشاي هور نوبا نوبا أمينم نازنيني واي واي لسيراي امینم نازنینه وای وای لسیرای بودینه بلام ببالای او تاگرگو بنزا کردی دینه بلام ببالای او تاگرگو بنزا کردی دینه دەنگە خۆش زۆر سپاس دەستان خۆش بێت گروپی میوزیکی گەنجانی کایە زۆر زۆر بەخێر بێن جارێکی تر سپاس بۆ بەرهەمە جوانانە
خاتونی گاگەر بگەڕێمەوە لای تۆ بۆ نمونە ئێستا لە سەرتەری گەنجان چەندین بەشی جیاوازی تایە ئەم بەشانە بە تایبەتی لە ئێستاە کە کاتی پشووە یعنی گەنجان لەوانەی تر لە خوێندن تۆزە دوورکەوت بێتنەوە لە ناو شاری سلێمانیشا چەندین ڕێک شوێن هەیە خولی کردوێتەوە بەڵام بە پارەیەکی زۆر لەوانەیە لەوێ کۆمەڵی ئێوە مامۆساتان هێنا بێ کۆمەڵی خوڵ بڵێتەوە یاخود باسێکی هۆش بکەین هەندێک گەنجمان هەیە لە خوێندن دابڕاوە خانمان و کوڕانیش حەزەکەن فێری درۆمانی بن حەزەکەن فێری دەلاکی بن سەرداشی ئەمانە ئێوە تا چەند کەسی باشێنن کە خولانە بڵێتەوە ڕاستەکەی بۆ ئەو خولانەی کە باست کرد و سەرتاکیشی و دوورمانی لە ساڵی ئەم ساڵایە وکو سنتەری گەنجانی سلەیمانی ئەو خولانەمان نەکردوتەوانێ بەڵام لە کۆمەڵی مەجای کە هەمانەیەکێک لە خولەکانمان چاکردنی موبایلە وکو ئەزانین کە شتێکە ینی لەگەڵ دنیای مۆدرنا زۆر پێویستە لەوە بووکو پیشەی کەسێکەگە دابڕابێت لە خوێندنی ژەتوانین لە ڕێگەیوانێ فێر بکرێت کە چۆن ئەو ئیشە بکات و بە خۆشحاڵی ئەو لە خولەمانە خانمانیش بەشداری ئەەکەن تایە بەڵام خولەکانی کەمان زیاتر وکو ئاماژەم پێ شتێکی تربەویە لە ڕێگەیەوە فێریەوە بنیانی ئێس ئەگەر دیقەتی بێ هەلی کارەکان کە بڵاو ئەکرێتەوە زیاتر کەسێکیانەوە ژمێریان بێ کەسێکیانەوە لە ڕووی فرۆشتن و مارکێتینەوە باش بێ لە ڕووی کۆمپیوتەری باش بێت ینی یەکەمین شت کە دانرێ بێ ئەگزڵ بزانێ ئەوە بزانێ ئێمە زیاتر کار لەسەر ئەوانە ئەکەین کە بزانین کۆمەلگا پێویستی بچیە لایەنەکان کۆمپانیەکان پێویستیان بچیە بۆیە بڕێنمانەوەکە و خولانە بکەینەوەنێ زیاتر لەو مەجالانە ئیش ئەەکەین و ڕاستە کاتێک کە سەنتەری گەنجانە بوو زۆر شوێن نەبووە لە سلێمانی بەڵام لە ئێستا کۆمەڵک لایەنی کەش هەیە بەڵام گەنجان ئیسابێکی باشیان هەیە بۆی تاکو ئێستا سەردانی هەیە بەڵام لە چاو جارانە تۆزێک چکە بەرنامەکان جیاوازی بەسەر هاتووە تۆزێک کەمتر بۆ تۆ بەڵام وردە وردا ئەم مەجالش بەرەو پێش بچێت ئەکیید گەنجانی زیاتر ڕۆکەنە سنتەر بە هیوای زۆر باش جا با لە کاکسۆران ئەم پرسیارە بکەین ئێستا ئەو گەنجە ئازیزانە کاتێکە سەرقاڵی پێشکەشکردنی ئەم بەرهەمە هوەریە بوون لانێ ئەم پرسیارە دروست بێت کە بۆ نمونە ڕاستە ئەبێت گەنج یارمەتی بدرێت بۆ ئەوەی کە پیشێک بۆ خۆی بدۆزێتەوە بەڵام لەگەڵیشە حەزی لە کۆمەڵێک بابەت هەیە وەک لایەنی وەرزشیە لایەنی هوەریە ئەمانە کردنەوەی کۆمەڵێک خۆل لە سنتەری گەنجانی بۆ نمونە سلێمانی شۆڕش کۆیە لەم شارە جیاوازانی کوردستان تا چەند یارمەتی گەنج ئەدات بۆ ئەوەی کە هەر خواستێکی هەیە لە ڕێگەی ئەم خولانەوە جێبەجێ بکرێت هەم پیشەکە بێت لێ هاتوویەکە بێت هەم حەزەکانی بێت ئێمە وەکو سنتەری گەنجان یەک بوارمان نەگرتووە هەموو بوارەکانمان گردووە لەسەر خواستی گەنجان بۆ نمرە پێویستی بە هوەرە گەنج بتەوێت لەگەڵەوەی کە خولی پیشەیە حەشی بە هوەر هەیە ئێمە برەویشمان بە هوەر داوە لە گۆرانیە لە مۆسیقادا لە مەقاماتەکانە لە شتەکانە بۆ نمونەواشمان لە گەنجان کردووە کە پێویستی بەکار نەبێ کارشی بۆ دۆزینەوە لە هەمان کاتە هوەرەکەش پەرەی پێدەین یعنی هەم خولی بۆکەنەوە هەم یارمەتیان بەڵێ بە دڵنیاییەوە زۆر باشە خاتونیگا پێویستە هەموو خولێک پاڵپشتێکی بێت چونکە تێچویەوێت پێداویستیەکانیەوێت کەرەستەیەوێت بۆ یو کەسە کەیت بتوانێت بەکاری بێنێ ئێستا پاڵپشتەکانی ئێوە زیاتر چیە؟ وەکو ئاماژەم پێ لە سەرتاوە دامی تاوی هەموو بەرنمەکە ئێمە و سنتەرەکان لەلایەن ڕێکخراوی ناوپارێزی کوردستانەوەیە وەکو ئاماژەشم پێ و دیاریشە ڕێکخراوی ناوپارێز خۆی ڕێکخراوێکی قازانجنەویستە بۆیە ئەمەش هەر لە پەناو هاوکاری گەنجانە و لە ڕایەن ڕێکخراوی ناوپارێزە بە تەواوەتی سەپۆرتەکرین بە هیوای بەردەوامی جا هەر نیگا خەمبا منم پرسیارە لە بەڕێزت بکەم زۆر جار ئێمە ئەبینین ئەگەر پیاوان بە کوڕانی ئێمە بۆیان تۆزێک دۆزینەوەی هەلی کار زەحمەت بێ لانێ بۆ کچانی ئێمە تۆزێکی شەکە خۆشتریش بێ چونکە بۆ نمونە لانێ هەندێک لە هەلی کارەکان بۆ ئەوان لە کۆمەلگای ئێمە گونجاو نەبێت یان شوێن نەبێت بۆ فێربوونی یاخود بۆ نمونە کۆمەڵک بربەستی کۆمەڵایەتیمانە ئەم بربەستانە وای کردووە ئەوانێتر وایان زەحمەت بێ ئێوە لای خۆتان ئەو گڕوتینەی کە لە کچان ئەیبینن کاتە دێنە شوێنەکان و لە لای ئێوە ئەیانەوێت فێری بەهرە و توانایەک بن خۆت لە نزیکەوە کە ئەیبینی چۆن باسی ئەەکەیت ئەوەی کە لە ناو کچانە هەیە ڕاستەکەی بە خۆشحاڵیەوە ئێمە زۆربەی سوودمەندەکانمان کچانن وەک لە کوڕان بە حکمەوەی هەستەکەم مەجالیان زۆرتر بێیان تەرکیزیان باشتر بێ حەزیان لەو مەجالە بێ ئەو گرفتە لە لای ئێمە نیە ڕاستەکەی زۆرترین بەشداربووەکانمان کچن و زۆر بە باشیان بۆ خولەکانیان و بەرداومن و زۆر
ئیسفادەشی لەکەن و بە بەرداوامی لەگەڵ خولەکانی کەشمە ناڕۆن ینی دیقەت ماوە زۆربەی کچەکان کێن لاما خولێکە خوێنن بە دڵیان بۆ فیدباکیان باشە لەسەری ئەڵەنکی خولێکی کاکرێت و بابین بەشداری لەوەی کەشاکەین ئەوەی ئیبینم ئەیانێ زۆر خۆیان بەتواناترکەن و توانەکانی زیاترکەن لە زۆر باشە کاکسۆران بێمە لای تۆ ئێوە وەکو سنتەرەکەتان شوێنێکی باشتان هەیە کە تایە بتوانن کار و چالەکیەکانتانی تیا بەڕێوە بەرن یاخود شوێنێک بێت بۆی کە بتوانن کۆمەڵی بەشی جیاوازی تیا بکرێتەوە کە بتوانن گەنجان سوودمەند بن زۆر باشمان هەیە و شوێنێکی بەرفراوانمان هەیە و ئێمە بەدەل لە ناو بینای سنتەر لە دەروی سنتەریش کار و چالاژیەکانمان بەردەوام هەیە بە تایبەت لە ناوەندەکانی خوێندنا ئێمە کارەکەین و ئەوەی کە پەروەردە پێویستی پێیەتی ئێمە ئەتوانین لە ڕێگەی سنتەرەوە کار و چالاکییان بۆ بکەین و هەر لە ناو بینای سنتەرە ئێمە کۆمەڵە بەشی جیاوازمان هەیە کتێبخانەیەکی جوانمان هەیە بەشی وەرزشمان هەیە بەشی کۆمپیوتەر و ئەنتەرنێتمان هەیە کە بەردەوام کراوەیە و گەنجانێکی زۆر سەردانەکەن و خولەکانی کۆمپیوتەر و ئەنتەرنێت بە بەردەوامی هەیە و گەنجانی کایانەوێ کۆمەڵە بەشی جیاوازمان هەیە بەشێکی مۆسیقای جوانمان هەیە کە کۆمەڵە گەنج خۆبەخشانە دێن لەوێ تەمرینەکەن و کە بتوانن بۆ خۆیان برە و بەتواناکانی خۆیان بدەن دەستان خۆش بێت بۆ ئامادەبوونتان سپاس سپاس بۆ بۆ ئامادەبوونتان. زانیاریەکانتان دووبارە یڵێنەوە هیوادارین هەلی لەم جۆرە بەردەوام بێت بۆ گەنجانی ئێمە و ئیشەڵا ئێمە لە بەرنمەکەمانە لە ساڵی داهاتوودا ژمارەیەکی دیکە لە گەنجان لێرە ئامادە بوونیان هەبێت لە لامان بۆی کە قسە بکەن لە زاری خۆیان لەسەر بەهرە و توانەکانیانەوەی کە دۆزییانەتەوە هەروەها پاڵپشتی ئێوەشیان بێگومان پێویستە بەڵام سەرکوبا لە ئێستا لەگەڵەوەی کە دەستان خۆش بێت سپاس بۆیەوە بە هیوای ئەوەی کامیشە سەرکەوتوو بن و سوپاسی جارێکتر بۆ بەڕێوەبەر و تەواوی تیمەکان و سەرپەرشتیاری مناڵ پارێزی کوردستان کامیشە پاڵپشتی ئێوە بووە بۆ کارەکانتان دەستان خۆش بێت دووبارە سپاس بامەتەبوون